وڵاتی بەریتانیا عێراق دەخاتە لیستی سوورەوە، داوا دەکات سەردانی نەکەن. نەبوونی چەندین بنەما و مەرجی نێودەوڵەتی لە عێراقدا بەریتانیا و وڵاتانی ڕۆژئاوا ئەو وڵاتە بە هێڵی سوور و مەترسیدار هەژمار دەکەن. یەکێکیش لەو خاڵە گرنگانە نەبوونی ئەمنیەت و ئاسایشە لە ناوچەکەدا، ئەویش بەهۆی ململانێ نێوخۆیی و ئیقلیمیەکانی ناوچەکەوە کە هەمیشە عێراق و کوردستانیش بێبەش نەبوون لێ. بە تایبەتتر بەکارهێنانی خاکی عێراق بۆ جەنگی نێوان زلهێزەکان و هێرشکردنە سەر بەرژەوەندی وڵاتانی تر، بردومانکردنی سنوور و شار و فڕۆکەخانەکانی هەولێر و سلێمانی و پێگە هەستیارەکان لە خاکی کوردستاندا لەلایەن میلیشیا ڕێک نەخراوە شیعەکانی ناوەڕاست و باشووری عێراق کە لایەنگر و دۆستایەتیەکی بەهێزیان هەیە لەگەڵ ئێراندا. بە تایبەتتر هێرشەکەی ڕۆژی 15/2024 کە چەند هاوڵاتیەک بوونە قوربانی و لە نێویشیاندا هاوڵاتیەکی هەڵگری ڕەگەزنامەی بەریتانی بە ناوی کەڕەم میخائیل لەگەڵ 3 کەسی تردا بوونە قوربانی و چەندین ماڵی هاوڵاتیانی مەدەنیش کراونەتە ئامانج. لەلایەکی تریشەوە بردومانە بەردەوامەکانی تورکیا بۆ ناوچە سنووری و گوندەکانی هەرێمی کوردستان بە پاساوی ڕوبەڕووبوونەوەی هێزەکانی پەکەکە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی CPT نێودەوڵەتی کە ساڵی 2022 بڵاوی کردوتەوە لە مانگی ئابی ساڵی 2015ەوە تاوەکو کۆتایی 2022 فڕۆکە جەنگیەکان و فڕۆکە بێفڕۆکەوانەکان و تۆپخانەکانی تورکیا بوونەتە هۆی شەهیدکردنی 85 هاوڵاتی مەدەنی و بریندارکردنی زیاتر لە 95 هاوڵاتی مەدەنی دیکە. لە کوێ و هاوڵاتیانش کە شەهید بوون 15 کەسیان بەتەنها لە 6 مانگی یەکەمی ساڵی 2022 دابوون. لەگەڵەوەشدا هێزی چەکداری ناڕێکراو هاوشێوەی دەوڵەتێکی نهێنی لە پشت پەردەوە کار دەکات بۆ یەکلایکردنەوەی هەموو ئەو دۆسیە و بابەتانەی کە پارت و بەرپرسانی دەسەڵات نایەنەوێت لە ڕێی دادگاوە یەکلایی بکەنەوە. پاشانیش ململانێ نێوخۆیەکان و کێشەی نێوپارتە سیاسیەکان و بەکارهێنانی هێز بۆ لە ناوبردننی نایارەکانیان هەروەک تیرۆرکردنی هاوکارجاف لە ڕۆژی 7 2022 لە شاری هەولێر کە ئەفسەرێکی پلە باڵایە لە نێو دەستگای دژە تیرۆری یەکێتی و کوشتنی لێوا موڕاتکانی کوردەیی لە ڕۆژی 25 2021 لە شارۆچکەی ڕانیە. هەروەها بەرتەسکردنەوەی ئازادی ڕادەربڕین و نەبوونی یاسا و بەکارهێنانی دادگاکان بۆ مەبەستی کەسی و تایبەت بە یەکێک لە خاڵە گرنگەکاندا دەنرێت بۆ هەژمارکردنی وڵاتێک لە لیستی سووردا. ئەمیش دوا بەدوای دەستگیرکردن و دادگاییکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان و هاوڵاتیانی مەدەنی کاتێک دەیانەوێت دەنگیان ببیسرێت و بێزاریەک دەردەبڕێت لە ناحەقیەک کە هەیە یان دەسەپێنرێت لەلایەن هەردوو حیزبی دەسەڵات لە کوردستاندا. هاوشێوەی دەستگیرکردنی نانەوایەک بە ناوی ئیدریس مەسعود لە ڕۆژی 9 2024 کە لە بەردەم ئەنجومەنی وەزیراندا ڕەخنی لەو بڕیارە گرت کە سەرۆک وەزیران مەسرور بارزانی بەبێ هیچ خوێندنەوەیەک نرخی نان و پێویستیەکانی دروستکردنی لەسەر کاسبکارانی ئەو بوارە زیاد کرد. بەڵام بەداخەوە لە دوای کەمتر لە 12 کاتژمێر بە بێگەڕانەوە بۆ یاسا و دادوەر لەلایەن هێزێکی دەمامکدارەوە ڕفێنرا. لەو چوارچێوەیەشدا دەستێوەردان و بەکارهێنانی دادگاکان بۆ کەپکردنی دەنگە ئازادەکان لە کەیسی هەریەکە لە ڕۆژنامەنووسانی بادینان و بە تایبەتتر شێروانی و گۆهدار زێباری بە زەقی بەدی کرا. بە بێبوونی بەڵگە ماوەی زیندانیەکانیان بۆ درێژکرایەوە. لە ڕۆژی 27 2023 چاودێران و چالاکوانانی مەدەنی بە گەورەترین ناحەقی هەژماری دەکەن لە کوردستان و عێراقدا. خراپی دۆخی ئابووریش بەشێکی تری ئەو پێوەرانەیەک بۆ هەژمارکردنی عێراق لەو لیستەدا، ئەویش لە ئەنجامی گەندەڵیەکی زۆر و نەدانی موچەی فەرمانبەرانی کەرتی حکومی لە کوردستان و بەشێک لە سێکتەرەکانی تری عێراق. ئەمەش زۆر کات هاوڵاتیان ناچار دەکات کە بڕژێنە سەر شەقامەکان لە پێناو گەیاندنی هاوار و ناڵەیان بۆ ئەو ناحەقی بەرامبەریان ئەکرێت. ڕێگریکردن و ڕوبەڕووبوونەوەی هێزە ئەمنیەکان بەرامبەر خۆپیشاندەران هۆکارە بۆ تێکچوونی ئاسایش و ئەمنیەتی ناوچەکە کە ئەمە ژوا دەکات هیچ گونجاو نەبێت بۆ بەرهێنەران و هاوڵاتیانی بیانی کە سەردانی ئەو شوێنە بکەن و سوود لە سەرچاوەکانی وەربگرن و بە پێچەوانەشەوە.